ڕاستیاوەی ئەمڕۆ ڕوویدا گۆڕانکاریەکی زۆر خراپە لە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. ئەتوانین ناوی بنین داگیرکردنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کاتێک کە ڕێگە بە سەرۆکی پەرلەمان و هەندێک لە پەرلەمانتاران نادرێت بگەڕێنەوە بۆ هەولێری پایتەخت. ئێمە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بۆ ئێمە شوێنی کارکردنمانە، بۆیە تا ئەو کاتەی ئەتوانین دیفاع لە ماف و داخوازی و خواستەکانی خەڵکی کوردستان بکەین، بەردەوامە بین لە کارەکانمان لە هەر شوێنێک بین. بەڵام ئەمەوێ سەرنجی هەموو لایەکتان بۆ ڕابکێشم کە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بەوە چارەسەر نابێ کە پەرلەمانی کوردستان پەک بکرێ، کە ئینشاءڵڵا پەک ناخرێ. گروپە تیرۆریستیەی شنگالی داگیرکرا ئەگەر ئەوەندە هێز ئەمڕۆ لە بازگەکەی پردێ بوونی هەبوو لە شنگال هەبوایە بۆ بەرگری لە شنگال بکردایە، ئەوە ئێستا ئێمە هەزاران عەفو ببورن، سەدان ژن و مناڵمان لای گروپی تیرۆریستی داعش نابوو.